لەسەر پرسی کارەبا لە هەرێمی کوردستاندا ئەو گۆڕانکاریانەی کە دەکرێت لا وەرزە جیاوازەکاندا و پێداویستی هاوڵاتیان هەرێمی کوردستان ئێستا چەندە بۆ کارەبا چ گۆڕانکاری کراوە ئەمساڵ لە ساڵانی ڕابردوو و زۆربوونی ژمارەی دانیشتوان و ئەو گەڕەکانی کە لە تاوی هەرێمی کوردستانە لە ئێستادا زیاد دەکەن و پێداویستی کارەبای نیشتیمانیان چۆنە لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز کامیل قەزاس بیکاری وەزارەتی کارەبای هەرێم ڕاستەخۆ لە هەولێر ڕۆمیانمان دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم کاک کامیل زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بزانم لە ئێستادا پێداویستی هەرێمی کوردستان بۆ پێدانی کارەبای نیشتیمانی چەندە؟ زۆر سپاس سەبارەت بە پێداویستی کارەبا و بڵین دیماندلۆدی کە ئێمە هەمانە ئێستا لەبەرەوەی لە وەرزی زستانین و سەرماسۆڵە لەوەیە کە بێتە پێشەوە ئێمە پێداویستی لە نزیکەی 5,000 بۆ 5,500 مێگابەرز بۆتەوە وەگەر بەفر ببارێ و سەرمایەکی زیاتریش بێ هەڵبەتە زیاتریش دیماندلۆدمان بەرزە بێتەوە. باشە ئەم 5,000 و 5,000 زیاترش بە پێی شارەکان پێدانی کارەباکە گۆڕانکاری بەسەردادێت کە ژماری دانیشتوانیان جیاوازی هەبێت؟ بەڕێزت مەبەستت چییە بە پێی شارەکان پێدانی کارەبانی بە پێی حسەکانی کە هەیە بۆ شارەکانیان؟ بە پێی حەسانە بە پێی پێداویستیەکانی هەر پارێزگایە گر ژماری دانیشتوانیان زۆر بێ حەسەی تایبەتیان هەبێ بە پێی ئەم بوونیە و ئەم نەسلی کە لە شارەکانە هەیە گۆڕانکاری بەسەردادێتەوە بڕە؟ بەڕێزم ئێمە ستاندەرێکمان هەیە لە وەزارەتی کارەبا ئیتفاقیەکە لە بینی هەموو بەڕێوەبەرایەتی گشتەکان و وەزارەتی کارەبا و کە لەسەری ئەڕۆین ئەو کارەبایی کە لە هەرێمە تەولید دەکرێت بە پێی ئەو بەشەی کە هەیە بەش ئەکرێ بۆ هەرسێ بڵێن بوو بە 4 پارێزگا هەر 4 پارێزگاکە بەشەکرێ هەر یەک بە پێی بەشی خۆی و ئەو بەشێکەوە ئێمە یەک دوو جار تێستمان کردووە تا بزانین تێستی شارەکان کامیان زیاد سەرفەکە تامی کەمی سەرفەکە لەبەرەوە بە ڕێژەیی دابش کراوە بەسەر هەموو شارەکانە و سابتە لە هاوین و لە زستانە. باشە کاک کامیل ئێستا زۆر جار هاوڵاتیان گلەی دەکەن دیارە من پێشۆی بێمەنەوە بەرنامەکەوش کە ئامادەکاریم کردو زۆر ئەم پرسیارم لە هاوڵاتیان کردووە گلەیان هەیە لە پێدانی کارەبای نیشتیمانی کە بە پێی پێویست نیە ئێستا پێم وایە بە گۆڕانکاریەکیش کراوە لە بری ئەمپێرەکانی کارەبا کە دەدرێت بە هاوڵاتیان بۆی کاتژمێرەکانی زیاد بکرێت ئەم گۆڕانکاریە لەسەر چ میکانیزمێک بووە لە کاتی نەمانی وەرزی زستاندا دووبارە گۆڕانکاری لەم کاتژمێرە و بڕی ئەمپێرەکانیشدا دەکرێت؟ ئەگەر بیرمان بێ ئێمە پار لە مانگی سیا کە سەرمایەکی زۆر هاتە پێشەوە ئێمە گۆڕانکاریمان کرد لە بڕی پێدانی ئەمپێری کارەبا لە 40 ئەمپێر و کردمان بە 30 ئەمپێر و دوایی لە مانگی بەڵێن کە سەرماکە ڕۆژ لە مانگی نهایەتی 4 بوو جارێکی کە 30 ئەمپێرەکەمان کردەوە بە 40 ئەمپێر و جارێکی کە ئێستا لە بیدایەتی ئەم مانگە 40 ئەمپێرەکەمان کردەوە بە 30 ئەمپێر ئەم گۆڕانکاری ئێمە بۆ یەکەین لەبەرەوەی ئەو مێگاواتانی کە بۆمان ئەمێنێتەوە کە هاوڵاتی لە هاوڵاتی و لە سەرفکردنا دیاریەکەین جاریچکە سەعاتی یا پێدانی کاتەکانی پێدانی کارەبای پێ زیادکەین لەبەرەوەی ئێمە لەم کابینەیە لە بیدایەتی کابینە توانیمان ئێمە وەکو بەرهەمهێنان وەکو ئەو چاکسازیانی کە کردمان وەکو ئەو کێشانەی کە هەمان بوو نزیکەی 600 مێگامان زیاد کردووە و لە ئیستادا لەبەر نەبوونی یا لەبەر ئەوەی کەوا سوتەمەنی هەر ئەوەندە هەیە لە هەرێمە چکە ئێمە ئێستا ئەتیمادی سەرەکیمان لە سوتەمەنیە لەسەر غازی سروشتیە غازی سروشتی ژەرە و ڕادەیە یا ئەو ڕێژەیە کە بەرهەمدێت کە ئێمە ئیسووتێنین لەوە زیاترمان نییە ئەو ڕێژەیەش بە هیوای ئینشەڵا لە ساڵی داهاتووە داناغازەکەتەوە سوی خۆی بکە ڕێژەکە زیادەکە و کە ڕێژەکە زیادی کرد ئێمە بەرهەمهێنانی کارەبامان زیاد دەکەین لەبەرەوەی ژێرخانی ئێمە لە ژێرخانی بەرهەمهێنانی کارەبامان نزیکەی 7,000 مێگامان هەیە ئەگەر سوتەمەنی پێویستمان ئێستا دەست بکەوێت هەڵبەتە ئێمە ئەو کێشانەی زۆر لەم کێشانەمان وەلاوە خست و با بڵین ئەم کێشانی کە ئێستا بەدیەکەین و کارەبانیە ناهاتە پێشەوە. باشە واتە ئێوەش وەکو گلەی و هەم ئەوەشی کە لە نێو خەڵکدا بن ئەو گلەیەتان پێگەشتووە کە کارەبا بپی پێویست نییە لەم ساڵە؟ خوشکە بە ڕێزەکەم من عرضم کردی ئێمە بڕێ کارەبای دیاریکراومانەیە کە نزیکەی 3,000 بۆ 3,500 بڵە 3,500 مێگاوات ئێمە ئینتاجەکەین بە معدل 3,500 مێگاوات من کە دیماندم کە ئەو لۆدەی لێم داوە کراوە بچێتە 5,500
حتمما من 2000 کەمە بێ کە 2000 کەم بوو مجموعەیە شوێنمان هەیە کە زەرورەوە بێ 24 سعات کارەبای هەبێت لە شوێنە استراتیجیەکانە وەکو مثلەن سجنەکانە خەسەخانەکانە نقاتی حدودیە ئێمە حوت شوێنمان دیاری کردو بە ئەمری وەزیر ئەبێ 24 سعات کارەبایان هەبێ کە ئەمانە زۆر استراتیژین زەرورن پێویستن ئەمانە هەیان بێ لەوە بەدەر ئیتر خۆ دەزانی لەبەرەوەی لە 3000 بۆ 5500 نزیکەی 2000 مێگا ئێمە کەممان هەیە 100% ئەو 2000 کە ئێمە کەممان هەیە لە کاتەکانی پێدانی کارەبا دەرەکەوێت جابیریشن نەچێتەوە ئێمە 4 ساڵە لەم کابینەیە هەر ساڵی نزیکەی 100 بۆ 125,000 مشتێکمان زیایی کردووە لێبەرەوە 100 بۆ 125,000 مشتێک کەم نییە یعنی تۆ گەر زەربی 4 ساڵیکەی نزیکەی 400-500,000 مشتریکە کە ئەگەر یەکی لەسەر 1 کیلۆواتیش حسابی بۆ بکەی بزانە چەنەکە ئێمە وەکو با بڵین وەزارەتی کارەبا ئەم حساباتانەمان هەمووی بە وردەکاری لەلایە و لە لامان دامەناوە بەڵام کێشەی سەرێکیمان سوتەمەنیە لەبەروی ئێمە ژێرخانمان هەیە ژێرخانی بەرەمێنانی کارەبامان هەیە 7,000 مێگاوات تقریبان ئەتوانین بە هەموو شێوەکانی بەرەمهێنان بەکاری بێنین تا بتوانین بەرهەمی کارەبا بێنین و بتوانین ئەو لۆدەی کە لێمان داوا کراوە ئێمە با بڵین بەرهەمی بێنین و بیدەین بە هاوڵاتیان بەڵام زۆر بەداخەوە ئێمە کێشەی سوتەمەنیمان هەیە و سوتەمەنیش لەوان کێشەکان چارەسەر بکرێ بەس لەبەرەوەی ئەمانە پرۆژەی استراتیژین پرۆژەی گەورن چه پرۆژەکانی بەرهمێنانی کارەبایە ئەگەر بمانوێت پرۆژەیەک دروستکەین 2-3 ساڵی ئەوێ ئەگەر بمانەوێتەوە سوع بە حەقلەکانی غازکەین ئەگەر بمانەوێت مەسەلەن لەسەر نەوتی ڕەش ئیشکەینتەوە سوع بە نەوتی ڕەشکەین یان مەسفایە بکەینەوە ئەمە چەند ساڵێکی ئەوێ جا ئەم چەند ساڵە و لەم زروفەی ئێستەی هەرێمی کوردستانە هەر بەم شێوەیە ئێمە ئەتوانین بەڕێوە ببرێت و ئیشی لەسەر هەر بەم شێوەیە دەبێت بڕی سوتەمەنی چارەسەر دەبێت کێشەی سوتەمەنی بۆ ساڵی ئایندا ئێمە هیوامان وایە لە ساڵی ئایندا ئەو تەوەسوعی کە ئەکرێت لە با بڵین حەقلەکانی بارهێنانی غازی داناغاز بە ئینشاءڵڵا ڕێکوپێک بڕوات و گرفتی نەبێت ئێمە بە هیواین لە ساڵی داهاتووە ئینشاءڵڵا 500 مێگاواتمان هەیە لە محەتەی بازیان دێتە سەر شەبەکە و 1000 مێگاواتمان هەیە لە کۆمباین سایکڵی هەردوو محەتەی بابڵی خوورمەڵە و لەگەڵ بازیان کە سوتەمەنی ناوێ ئێمە کە بێت لە تانی هەیەی 23,500 مێگا لە پلانی وەزارەتایە بێتە سەر شەبەکە کە ئەو 1500 مێگاواتە کە 3500 ئەمڕۆ بەرهەمەهێنین ئەگاتە 5,000 مێگاوات واتایە تا نهایەتی 23 ئێمە هیوامان وایە کە ئەگەر پلانەکانمان بە شێوەیەکی تەواو بڕوا بڕێەوە ئەبینە بەرهەمهێنانی کارەبامان لە 3500 دەبێتە 5,000 مێگا. باشە کاکامیل بە شێوازی دیکە بە میکانیزمی دیکە هەوڵ دراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ چارەسەرکردن یاخود ئەو فراغا ئەو کەمیەی کارەبا کە لە هەرێمی کوردستانە هەیە بە شێوازی دیکە بڕبکرێتەوە وەکو پلان بۆ ئایندا بۆ چەند ساڵی داهات. بەڵێ ئێمە وەکو ئەم کابینەی وەزارەتی کارەبا پلانمان هەبووە شێوازی بەرهەمێنانی کارەبای جیاجیا لە سیرەکەی ئێستا وزەی خۆر دەستمان پێ کردووە و 3 عقدمان هەیە لە هەر سێ پارێزگاکە لەسەر مستەوای هەر سێ پارێزگاکە کەوا وزەی خۆر بەکار بەرهەم بهێنین لە وزەی بڵین سەوس لە وزەی سەوس بە هەمان شێوە کە بەرهەمی ئەهێنین لە هایدرۆ بڵین هایدرۆ وەتەر پلس نزیکەی 400 مێگامان عقد کردووە و بەرهەم بێت لەمانە ئێمە ئیشمان بۆ کردووە بۆ ئەوەی کەوا ئێمە با بڵین ئاعتیمادی سەرێکی نەخینە سەر سوتەمەنی و سەرغاز هەوڵمانداوە بە هەموو شێوەکان و بە تایبەت ئەو شێوانەی کەوا هاوڕێژینگەن بەرهەمی کارەبا بێنین و بێتە دی بەڵام ئەم بۆکو لە پێشوە ئیشارەتم بۆ کرد ئێمە ئەم پرۆژانە پرۆژەی استراتیژین ئەم پرۆژانە وەختی ئەوێ کاتی ئەوێ پرۆژەی زەبەلاحن لەبەرەوە کاتی ئەوێ و ئەتوانین بڵین 1-2 ساڵی تر اینجا بەرهەمی ئەم قسانە دێتە بەدی. کاکەمالمێ بزانم جەنابتان وردەکاری بابەتەکەیان گلەی هاوڵاتیان زۆر دەکرێت بەڵام ئێوە ڕەنگە لە فیدباکەکان و چارەسەرکردی کێشەکانی کارەبا زیاتر ئاگادار بن. پێوەری زیرەکی کارەبا کە دانرا لە هەرێمی کوردستان تا ئێستا بەڕێژەی ئەگەر بە ڕێژەی باسی بکەین ڕێژەی چەندێک سەرکەوتوو بووە؟ پێوەری زیرەک تا ئێستا ئێمە وەکو عقد 1,500,000 پێوەرمان هەیە 1,300,000مان لێ داناوە
ئەو ئیشانی کە لە پێوەری زیرەکە کراوە ئەتوانم بڵم زۆر بەسەر کەوتووی کراوە. ئێمە لەبەرەوەی ئەو پێوەرانی کە دانراوە نزیکەی لە 95 ئەو پێوەرانە لە لای ئێمە قیراعات و خوێندنەوەی هەیە و ئێمە پسوڵەی ماگانەی پێ دەرەکەین کۆنتترۆلمان کردووە. بەڵام ئەو زیادەیەی کەوا ئێستا ئێمە باسیەکەین 40 ئەمپێر بۆ 30 ئەمپێر و زیادە ئەمێنێتەوە و ئێمە ئەگەر پێوەری زیرەک نەبوایە ئێمە تەسەور کرد پێدانی کارەبا چەند سەعاتێکی تریش کەمیە کرد بۆ هاوڵاتیان. زۆر هاوکار پێوەری زیرەک هاوکارمان بووە لەوەی کەوا گرفتەکان با بڵین چارەسەر بکەین. بەڕای من یان بە پێ ئەوەی کەوا ئێمە فیدبەکەکانمان بۆ دێتەوە پێوەری زیرەک سەرکەوتنیی زۆر باشی بەدەستێنەوە. باشە لە چەند مانگی ڕابردوودا بەڕێز کەمال محەممەد وەزیری کارەبای هەرێم لەگەڵ بەرپرسانی تایبەت بە پێتانی کارەبا بریکارەکانی دابشکردنی کارەبا کۆبووەوە لە کۆبوونەوەکەدا باسی لەوە کرد پێویستە قەرزەکان کەم بکرێتەوە بە شێوەیەکی گونجاو داهات کۆ بکرێتەوە لە کارەبادا بۆی پێدانی کارەبا باش بکرێت. ئەم قەرزانە ئێستا چۆنە و کۆکردنەوەی داهاتی تایبەت بە کارەبا بۆ کەمکردنەوەی قەرزەکان لە هەرێمی کوردستاندا میکانیزمێکی گونجاو گیراوەتە بەر بووی؟ سەبارەت بە قەرزەکانی کارەبا ئێمە قەرزێکی زۆرمان لای هاوڵاتیان هەیە لە تریلیۆن بەدەر لە تریلیۆنە تریلیۆنێک و 200 و کەسرە. سەبارەت بەو قەرزانە ئێمە لەم ساڵە لە مانگی حوتەوە با بڵین ئیشمان بۆ کردووە و لە هەموو پارێزگاکانە ئیشی ئەوە کراوەکەوە ئەو قەرزانە بتوانین کۆ بکرێتەوە بە تایبەت قەرزی ئەو کارگانە قەرزی با بڵین شوێنە تیجاریەکان. بەڵام هاوڵاتیان ناڵم ئێمە لە هاوڵاتیان زەختمان نەکردو هاوڵاتیانمان وەرنەگرتو بەڵام بە هێندەی تیجاریەکان و بازرگانی و با بڵین پیشەسازی و سنفەکانی کە زەختمان لە هاوڵاتیان نەکردووە بەڵام نەتیجەیەکی باشی هێناوە توانیومانە داهاتێک زیاد بکەین لەبەرەوەی خۆ دەزانی هەرێم لە قەیرانێکی ئابووری و داراییایە و پێویستمان پێیەتی کە ئەو پارەیە کۆ بکرێتەوە بۆی یارمەتی قەیرانی ئابووری هەرێم بدا. ئەمە 1-2 لە 185 ئەو کارەبایی کە ئێمە ئینتاجی ئەەکەین و بەرهەم دێت و لە هەرێمی کوردستانە هاوڵاتیان بەکاری دەهێنن. حکوومەتی هەرێمی کوردستان چۆتە ژێرباری ئەوەی کەوا لە مستەسمیرەکانی ئەکڕێتەوە و مستەسمیرەکان بەرهەمی ئەهێنن و ئەگەر مستەسمیرەکان بەرهەمی نەهێنن هەڵبەتە کوردستان تاریکە بێ و کارەبای نامێنێ و مستەسمیرەکانیش پێویستیان بە پاری خۆیان هەیە و دەبێ پاری خۆیان بدرێتەیە کە ئەمە کێشەیەکی زۆر گەورەی بۆ هەرێمی کوردستان و بۆ دارایی هەرێمی کوردستان دروست کردووە. هەر لەبەر ئەم خاڵانە ئێمە توانیمان ئەو هەنگاوانە بەجێبێنین و تا ئێستا با بڵین هەنگاوی باشمان ناوە و ئیشێکی باشمان کردووە. باشە زۆر باس لەوە دەکرێت کە تاکو ئێستا بەشێک لە وڵاتیان پێیان وایە کە بڕی دابارین ڕەنگە بەپی پێویست نەبێ بۆ ئەم ساڵ بڕی کەمبوونەوەی بڕی باران بارین و ئاو لە هەرێمی کوردستاندا کاریگەری لەسەر کەمبوونەوەی کارەبا دەبێت؟ خۆی بڕی دابارینی باران کاریگەرێکی زۆری لەسەر کشت و کاڵە بێ بەڵام وەکو کارەبا بەڵێ کاریگەریە بێ بەڵام کاریگەرێکی زۆر سەرچینە لەبەری ئێمە دوو بەنداومان هەیە هەر بەنداوی دوکان و دەربەندیخان کە ئێمە پشتمان پیان بەستووە کە بەرهەمی کارەبا هێنن و بەرهەمی کارەباکەشیان لە چاو هەرێمە با بڵین ئەو زۆرە نییە چونکە بۆ ئێمە 200 و بڵین 50 بە 400 نزیکەی 650 مێگامان هەیە لە کاتێکا کەوا هەردوو سەدەکە پڕ بن و هەموو ئامێرەکان بە تەواوەتی ئیش بکەن ئەگەر بێت و ئاو نەبێ ئەو 650 مێگایی کە لە پلانمانایە ئێمە لە هەرێمە ئاڵین 3500مان ئینتاجەکەین یا 3500 بەرهەمەهێنین نزیکەی 600 بۆ 650 لەو 3500 کەمە بێتەوە. ئێمە ئێستا لەم ساڵا بەڕاستی پێمانەوە دیار بوو کە دوکان و دەربەندیخان ئیشان ناکرد کە بەرهەمی کارەبایان ناهێنا بەڵێ ئەگەر دابارینی باران کەم بێتەوە و ئاو کەم بێتەوە ئێمە تەسیرمان تیەکە بەڵام ئەو تەسیرە زۆرە نییە چونکە ئێمە مەحەڵەکانی سووتانی سوتەمەنی زۆرترن وەک لەوانی کە بەرهەمێنانی کارەبا بە ئاو یا لە ڕێگەی سەدەکانەوە کرێ. بەڵێ بەڕێز کامیل قەزاس بریکاری وەزارەتی کارەبایی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت.